یەکنەگرتن زەرور و زیانی زۆر لە کورد داوە. من نمونەیەکی هێنمەوە لە ساڵی 2023 کورد بە یەکگرتووی چووە بەغا توانیمان کۆمەڵە دەستکەوتی باش بەدەست بهێنین. ئەمە لە ئەنجامی یەکگرتنمان بوو. توانیمان لە دەستورە کۆمەڵی خەڵک بچەسپێین هەرچەنەیە تمۆحی ئێمە نییە ئەوەی لە دەستورە نووسراوەتەوە. ئیتر بەشێکی لە نەزانی بووە لە ئەوە بوو لە سەرانی کورد چاویان لە پۆست و پلە بوو لە دەستورەکە هەندێکی باشتریان نەچەسپان. یەکگرتوونی کورد زۆر زەرورە لە ئێستادا لەبەرەوەی وڵاتانی دراوسێ بۆ نمونە ئێران ئەوتانێ ڕۆژانە تۆپبارانمانەکە. تورکیا ئێستا بەشێکی خاکی هەرێمی کوردستانی داگیر کردووە، بەشێکی ترمان لەولاوە لە 16 ئۆکتۆبەر لە دەستدا. بەڕاستی وەمان لات و خەریکە سێپارێزگاکەش لە دەسەدەین لەم سنوورەی بڵێن زۆنی سەوز. ئیطلاعاتی ئێران بە کەیفی خۆی تەراتێ نەکات، لە هەولێر و دوهۆک میتی تورکی بە کەیفی خۆی تەراتێ نەکات. ئەمە لە ئەنجامی یەکنەگرتنە. ئەگەر یەکگرتو و یەک دەنگ و یەک ڕنگ بین ئێمە لەم هەرێمە هەموو لایەنەکان قسەی تیا بکەن، ئەم دوو لایەنە دەستڕۆیشتۆی هەرێم ناتوانن بە کەیفی خۆیان میت بێرن و پازار بێرن و ئیطلاعات بێن و ئەم هەرێمە ئێمە بەڕاستی بە تەواوەتی خەریکە لە دەستمان دەدەچێت. ئەمەش تەنها من پێم وایە لە نەتیجەی ئەوەیە یەکگرتوونیمان. یەکگرتنی لایەنە سیاسەکان و یەکگرتی کورد من بۆ خۆمەکو قەناعەتی خۆمەکو تاکێکی ئەم وڵاتە قەناعەتم بە لایەنە کوردەکان نییە کە بتوانن ئەوان یەک دەنگ و یەک تەبابن، لەبەر ئەوەی لە ئەساسەوە بە خیانەت ئەم حزبانە دروست بوونە. لەسەر ئەوەی کە دروست بوونە کێ خۆی واتە پێشەوە بۆ لای داگیرکەرانی وڵاتەکەی ئێمە. یعنی من بۆ خۆم قەناعەتمێ لەبەر چەند ساڵ ئێمە ئەواتە منمان 50 ساڵە وەتی کوردمان بێ هەر بە خیانەت هاوردوێتی. یعنی ئەگەر تۆ سەیری مێژووی کوردکە بەینی ئیمڕۆ یەکێتی ئەڕوال بەجززیوە لەگەڵ ئێران ڕێخەوە پارتی ئەڕوال لەگەڵ تورکیا ڕێکەوە. یعنی لایەنە سیاسەکانی مەسەن وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو لایەنە معارەزەکانیش چاوین بە دەستی ئەوانەوەیە کە ئێستا ئێمە مەسەن بوون منۆکو بزوتنەوەی گۆڕان لە حکومەتە بەشدارین تاکە دەسەڵات لای پارتیە تا ئێستا نەک زیان بەگەلی کوردەگەێنێ بەڵکو زیان کۆتا بە کوردەیێنێ، ینی کۆتا بە کەلیمەی کوردی ئێنێت. ینی ئەگەر ئێمە ئەگەر چەند ساڵی یەکگرتو بواین قەتنا ئەو تورکیا نەهات بۆ خۆی تەرەتێم کە یاری بکە لە ناو ساحەکەەوە، ئێران نهات یاری ناو ساحەکەەوە بکە، حکومە حەشتی جعبی ناتوانێت بێت خانەقین داگیرکە کەرکووک و سنجار و هەمان شوێنەکانی تر. بەڕێی من ئەمە بۆ خۆی لاوازی سەرکردە کوردەکانە. یەکردن گرنگە بەس بۆ کێ گرنگە بۆ خەڵکێکی ژیر و عاقڵ، بەس ئەمانی ئێمە ژیر و عاقڵ نین، ئەمانەی ئێمە بەس بۆ گیرفان پڕکردن بۆ نەماڵەکانە.